یەکێتی ئەوروپا کۆنفرانسێک سەبارەت بە پرسی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ساز دەکرێت. ئەم ساڵیش کۆنفرانسەکە بەڕێوە چووە. ئێمەمانەیە گفتوگوی زیاتر بکەین لەبارەیەوەی کە ئامانجی ئەو کۆنفرانسە کە ساڵانە بەڕێوە دەچێت لە برۆکسلی پایتەختی بەلژیکا بۆچییە و تێیدا ئەو کەسانی کە بەشدارە بن لە کۆتاییدا دەرەنجامەکانی چی دەبێت بە تایبەتی بۆ کورد کە پرسەکە لەسەر پرسی کوردە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. بۆ گفتوگۆ لەو بارەیەوە لەگەڵ کاک سالار محەموود بەشداربووی کۆنفرانسەکە لە برۆکسلی پایتەختی بەلژیکاوە قسە دەکەین. کاک سالار ستاوت لێ بێت، ئەمە بزانم ینی ئامانج لە ڕێخستنی ئەم کۆنفرانسە ساڵانە بۆچی دەگەڕێتەوە و دوای ئەوەی کە کۆنفرانسەکە تەواو بێت ئەو بڕیار و ڕاستپاردانە چین کە دەرەچێ. بەڵێ سپاس. بێگومان پەرلەمانی ئەوروپا ناوەندێکی گرنگە و 17 ساڵە تقریبا حزبی سۆسیال دیموکرات سەوزەکانی ئەوروپا و گروپی چەپەکان لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست کۆنفرانسە بەستن. ئەم ساڵ زۆر تایبەترە بە پرسی جنۆسایدی کورد و ئەگەرەکانی مەترسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کوردستان. بێگومان هەر حزب و لایەنێک بۆ خۆی ئەم مەسەلانە متابعاکە و ئەجنداکە. من بڕوام وایە لە باش لە هەرێمی کوردستان حزبەکانی ئێمە حکوومەت و پەرلەمان بە تایبەتی بایەخ نادەن بە پرسانە، بایەخەدەن بە شتێکی تر ئەوە دۆسەیەکی تر لە ڕۆژانە خەڵکی کوردستانی بینێ. جێگەی دڵخۆشیەکە لە پەرلەمانی ئەوروپا پرسی کورد بەم جۆرە باسەکرێ. جێگەی ئەسەفە کە جێگەی بایەخ نییە لای خەڵکی لای هێزە سیاسەکانی. ینی حکوومەت هەرێمی کوردستان لە ئاستی باڵا بەشدار نەبوو کاک سارا لە کۆنفرانسەکە؟ وەڵا حکوومەت هەرێمی کوردستان نەخۆی کۆنفرانسە بەستێ و نەبەشداریشەکە. بەڵام ئەمڕۆ وەفدێکی پەرلەمانی ئەوروپا لە هەرێمی کوردستان بوون. یعنی دێن سەیرەکان بە دوای بەرژەوەندی ئابووری وشتی خۆیان ئاگەڕێن، بەڵام کورد پێویستە بێبدا لەم دەرگایانە بۆ مەسەلە استراتیژیەکانی خۆی. ئەمڕۆ کۆمەڵە پەرلەمانتاری ئەوروپی قسەیان هەبوو لەسەر ڕۆژی کوردستان، لەسەر مەترسیەکانی تورکیا، لەسەر هەرێمی کوردستان، لەسەر ڕۆژاوای کوردستان. کۆمەڵێک کارکتەری سیاسی و دیپلۆماسی گەورە. چەند خەڵکێکی لێبوو خاوەنی خەڵاتی نۆبڵن، چەند خەڵکێکی لێبوو پرۆفیسۆر بوون لە جامیعە گەورەکانی دنیا. ئەمانە بۆ ناساندن و بۆ کارکردن لەوەی کە تۆ حقەتی کوردستانیان بۆ ڕوونکەیتەوە و کورد لە دوای 100 ساڵ لە کۆنگرەی لۆزان تا ئێستاکە هەر جینۆسای دەکرێت بۆ کۆمەلگای نێودەوڵەتی و ئەم وڵاتانەی کە ناو ئیتیحادی ئەوروپیان شەریکە تاوانی سەدام حوسێن بوون، شەریکە تاوانی ئابووری تورکیان کە تا ئێستاکە ڕێگە بە مافی گەلی کورد نادا لە ڕۆژاوای کوردستان قوارەیەکی بۆ خۆی بێ لە دەوڵەتێکی ترە. هەموو ئەمانە بێتە باعیسی گفتوگۆ و ئەم کۆنفرانسانە کۆنفرانسی زۆر گرنگن و زۆر گرنگن. من داواکارم لە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی کایە بایەخ بە پرسی جنۆساید، بایەخ بدەن بەم پرسە دیپلۆماسیانە، بایەخ بدەن بەم کۆنفرانسانەی لە پەرلەمانی ئەوروپا بەسێ و ئیشی گەورە و دنیا بۆ چاوکراوەی زیاتر بن بۆ ئەوەی بتوانرێ لەپاڵ ئەو ئەزمانەی کە هەیە لە ڕاستیە دەرفەتێکی گەورەش هەیە بۆ ئەوەی ئێمە بتوانین پشتیوانی نێودەوڵەتی بۆ چاکسازی پەیدا بکەین، بۆ خزمەتگوزاری لە ڕێگەی کۆنفرانسان و کاک سالار ئەتوانرێت ینی ئەو پشتگیریە بۆ هەرێمی کوردستان بەدەستبێ بە تایبەتی لەسەر پرسە گەرمەکان کە سەوک و جەناب دەڵێ ئەگەر ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پرسی کورد خوێندنەوەی بۆ بکەین دیارە مەترسی گەورە لە ئارادایە. لەوێ ئەو ڕاستپاردانی کە دەرەچێت ینی ئاراسی حکوومەت هەرێمی کوردستانی یەکەن وەلایەنە سیاسیەکان یەکەن بۆ کاری لەسەر بکایە خود چۆنە کاردانەوەکان چۆنە؟ لە ڕاستیدا من نازانم چۆنەکەوێتەوە و چۆن ڕاستپاردە دەرەکرێت، بەڵام ئەم کۆنفرانسانە دەرفەتی گرنگە بۆ ناساندنی برد و دریشتی قەزەی ئێمە، دەرفەتی گرنگە بۆ پەیداکردنی دۆستی زیاتر، دەرفەتی گرنگە بۆ ئاشکردنەوەی ئەو دۆستانەی کە لێمان ڕەنجان بە تایبەتی لە ڕیفراندۆم، دەرفەتی گرنگە گەڵ ئەوی هێزانە کۆنتاکتی زیاتر هەبێت کە لە شەڕی نێودەوڵەتی دژی داعش ئێمە شەڕمان کردو ئەوان بینیان بە هەزاران شەهیدماندا. هەموو ئەمانە تێکڕا ئەبێ ببێتە ئەجندایەکی گرنگ. من بۆ خۆم لەسەر مەسەلەی جینۆساید بینێ بابەتمە بێ بۆ بابەتێک پێشکەشەکەم مەترسیەکانی جینۆساید و بەردەوامبوونیان لەسەر خەڵکی کوردستان و لە ناویشیانە بابەتی لێکەوتەکانی کیمیابارانکردنی کوردستان لەلایەن ڕژەمی دیکتاتۆری عێراقی پێشەوە و تاوەکو ئێستا کۆمەلگای نێودەوڵەتی ئەو هەموو کۆمپانیانەی کە لە هەندێک لە وڵاتانە کە ئێستا ئەندامن لە ئیتیحادی ئەوروپی
تەغزیەی عێراقیان کرد بە چەکی کیمیاوی و کیمیابارانی هەڵەبجە لە دادگای باڵای تاوانەکانی عێراق بە جینۆساید ناسێنراوە کۆمپانیەکانیش دەرج کران. ئایا بەرپرسیارەتی نێودەوڵەتی چییە بۆ ئەمە بەرامبەر بە خەڵکی کوردستان؟ بۆیە ئەم بابەتانە کۆن نابن، ئەمانە تاوانی نێودەوڵەتین و ئێمە ئیشی لەسەرەکەین. ئیشکردنەکان ینی ئەبێ ئاسی تاکە کەسیش تێپەڕێنە لە ڕاستیدا و حکوومەت و پەرلەمان و جیهاتی تری معنی کاری لەسەر بکەن. بۆیە من دەستخۆشی لە کورساتەکەم بە ئەردانیان بەگواستنەوەی ئەم بۆچوونانە لەبەر ئەوە ئەم بابەتە پرسێکی گەورەی استراتیژی نیشتیمانیەتەوە ببینە لە دوای 70 ساڵ لە هۆلۆکۆست ئێستش بە دوای بچووکترین دەلیلا ئەگەڕن بۆ ئەوەی بتوانن قەرەبووی قوربانیەکانی بکەنەوە و نەهێڵن هیچ کەسێک هیچ لایەنێک هیچ تەرەفێک نکۆڵی لە جینۆسایدی هۆلۆکۆستکە و تا ئێستا کەش کۆمپانیا گەورەکانی دنیای فیلم ڕائەسپێرن فیلمیان لەسەر بکە و کۆمپانیەکانی تری ئابووری هەموو ئەو شەریکاتی تری جیاجیا دێن ئیش لە ئیسtisماری ئەو مەسەلەیەکەن لە ڕووی ئینسانی و لە ڕووی نێودەوڵەتیەوە. بەڵام کورد لە بەرامبەر ئەو هەموو جینۆسایدی هەیە لە ڕاستیە بە بارتەخای ئەوە بینی تەواو دەوەستان و داماوە. بۆیە ئێمە بەدارین لێرە و پەیامەکان ئەگەیەنین و لە ڕاستیشدا دەرفەتێکی گرنگە بۆ ئەوەی بتوانین لە ئایندە کاری گەورەتر بکرێت. هەرچەندە ئاستەنگی زۆرە. من بۆ نمونە گروپێک نووسەری بواری جینۆساید لەگەڵمان بوون داوای ڤیزا کرد، دڵنیان بە سەبەبی سیاسی ڤیزەکانیان بۆ نەهاتوەتەوە. ئەگینان ناوەندێکی گەورە بتوانێت داوەتنامەیان بۆ بکە بۆ کوردستان، ئەوان هاتوون دێن ئیشی جینۆساید دەکەن. عێراقیان بە مەسەلە حیزبایەتی سیاستەوە نییە، بەڵام تۆ ئەبینی لە ناو خۆدا ینی کرمەکە گەورەیە بەڕاستی. دەستان خۆش بە کاک سالار، هیوای سەرکەوتنتان بۆ خوازین هیوادارین پەیامەکان بە تەواوەتی لە کۆنفرانسەکە بگاتە جێخۆی. کاک سالار مەحموود بەشداربووی کۆنفرانسی برۆکسل لەسەر پرسی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جینۆساید، سوپاس دەکەم.